أن أحيا مطيع لله خالقنا البديع وأضم نور كتابه، لكنني لا أستطيع. اقرأه في قلب خشوع. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، پێش ئەوەی باسی ئادابەکان بکەین، پێویستە لە سەرەتای هەموو کارێکدا پێویستە نیەتی خۆت خاوێن بکەیتەوە کە بۆ خوای گەورەی بکەیت، چونکە نیەت سەرەتای هەموو کارێکە. ئەگەر نیەتت بۆ خوای گەورە نەبێت، چاوەڕێی پاداشت مەبە. بۆیە یەکەم خاڵ بینە سەریکەوە یەکێک لەو ئادابانێکەوە لە کاتی قورئان خوێندنەوە پێویستە ئینسان پاک و خاوێن بێت و هەروە دەستنێژێکی جوان هەڵبگرێت بۆ پەیامی خوای گەورە و میێرەبان. کاتێکەوە تۆ قورئانی پیرۆز دەکەیتەوە پێویستە دەستنێژێکت هەبێت، سونەت وایە، چونکە خوای گەورەش دەفەرمێت لا يمسه إلا المطهرون، تەنها پاکەکان دەست لەم قورئانە پیرۆزە دەدەن. و هەروەها پێویستە ئینسان کاتێکەوە قورئان دەخوێنێت دەم و زارێکی خاوێن بێت، چونکە سونەت وایە ئینسان لە کاتی قورئان خوێندا سیواک بەکاربێنێت و هەروە ئەمەش دەبێت هۆی پاککردنەوەی دەم و زار. و هەروە شوێن و مەکانەکەی شوێنێکی باشیش بێت کەوا گونجاو بێت بۆ قورئان خوێندنەوەدا. و هەروەها لە کاتی قورئان خوێندن پێویست وایە ڕوو لە قیبلەدا بکەیت بۆ ئەوەی ئادابێکی جوان لەگەڵ قورئانی پیرۆزدا جێبەجێ بکەین. و خاڵێکی تر لەو ئادابانەیەکەوە پێویستە ئێمەی موسڵمان جێبەجێ بکەین لە کاتی قورئان خوێندنەوە ئەوەیەکەوە پێویستە لەسەر موسحەفدا قورئان بخوێنین. پێویست ناکە هەموو جارێ بە مۆبایلەکانمان سەیری قورئانی پیرۆز بکەین، چونکە ئەگەر دەتوێت پاداشتی زیاتر بەدەست بێنیت ئەوە پێویستە لەسەر موسحەف قورئان بخوێنیت بۆ ئەوەی پاداشتێکی زیاترت بەدەستکەوێت. زۆر کەس وا هەیە بە عادەتی گرتووە تەنها لەسەر مۆبایلەکان لەسەر لاپتۆپ قورئان دەخوێنێت. بۆیە پێویستە ئینسانی موسڵمان لەسەر موسحەفیش پەیامی خوای گەورە بخوێنێتەوە و پاداشتی زیاتر بۆ هەیە. السلام عليكم ورحمة الله وبركاته. حتى أذوق حلاوته ليكون لي يوما شفيع، لكنني لا أستطيع. رتله في فكر عميق واقرأه في قلب